وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی حکوومەتی هەرێم لە ڕێگای پێدان و دابینکردنی زەویە کشتوکاڵیەکانی هەلیکار بۆ دەرچوانی زانکۆکان دەڕەخسێنێت بە شێوەیەک ئەو خوێندکارانەی دەرچووی کۆلێژە کشتوکاڵیەکانن سوودی لێ وەردەگرن. وتەبێژی وەزارەتەش دەڵێت لە نزیکترین کات بڕیار لەسەر ئەم پرۆژەیە دەدەین. کارمان کردووە لەسەرەوەی کە چۆن بتوانین ئەو زەویانەی هەمانە بیخەینە خزمەتی ئەو دەرچوانەوە. لە ئێستادا تەنها وەکو مەبدەئێک کاری لەسەرەکەین. ئێمە بەنیازین لە کۆبوونی ڕاوێژکاری داهاتوو ڕەنگە لە یەک دوو هەفتەی داهاتوودا کۆبوونی ڕاوێژکاری ئەنجام بدەین بۆ ئەوەی کە بە تەفسیل لەسەر ئەم بابەتە قسە بکەین و میکانیزمێکی بۆ دابنین و چۆن ئەو پارچە زەویانە دیاری بکەین. بێگومان ئەوە بە وجودی هەموو بەرەبەرە گشتیەکان بۆی بتوانین بیخێنە بواری جێبەجێکردنەوە ئالێتێکی بۆ دابڕێژین کە توانای جێبەجێکردنی هەبێ و خزمەتی بەشێک لەو دەرچوانە بکەین. وەزارەتی کشتوکاڵ خاوەنی هەزاران دۆنم زەوی کشتوکاڵیە و دەرکردنی بڕیارێکی لەم شێوەیەش جیالەوەی هەلیکار بۆ ژمارەیەکی زۆری دەرچوانی زانکۆکان دەڕەخسێنێت. لە هەمان کاتیشدا کاریگەری لەسەر زیادکردنی بەرووبوومی کشتوکاڵی ناوخۆیی دەبێت. ئەندامێکی لێژنەی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت. پاڵپشتی پرۆژەکەی وەزارەتی کشتوکاڵ دەکەین و هانی جوتیارانیش دەدەین لە بەرهەمهێنانی بەرووبوومە کشتوکاڵیەکان ڕێگا پێشکەوتووەکان بگرنە بەر. ئێمە دەبێت جارێکی تر هەوڵ بدرێت کردی کشتوکاڵ ببوژێتەوە و هاوکاتی ژیانی وێڕای ئەوەی کە دابینکردنی زەوی بۆ ئەو دەرچوانی زانکۆپەی مانگاکان دەتوانرێت یانی سوود لە هەندێک زەوی تریش وەربگرین کە بۆ نمونە بەعزێک لە ناوچەکانمان هەیە سەخەریەشتا ئەمانە دەتوانرێت سوودی لێوە ناگیرێت بۆ دەتوانین سوودی لێوەربگرین بۆ ئەوە ئەو بەڕێزانە بتواندرێت ینی سوودی لێوەگرن بۆ باخ و بۆ سەوزکردن بە شێوەیەک لە شێوەکان هەرێک بەروومێک لە بەرووبوومەکان بێت. هەرێمی کوردستان خاکێکی بەپیت و گونجاوی هەیە بۆ کشتوکاڵ. حکوومەتی هەرێمی کوردستانیش جیا لە داهاتی نەوت دەیەوێت گرنگی زیاتر بە کەرتی کشتوکاڵ بدات بۆ ئەوەی ببێتە هۆکارێک بۆ زیادکردنی داهات لە هەرێمی کوردستان و پەرەپێدان بە بەرهەمی ناوخۆی و دابینکردنی هەلیکار بۆ هاوڵاتیان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.